زانو خۆشەویستان وە دیارە ئەم شەویش دانیشتێکی تایبەتی کاکە ڕزگاری زەڕەنگەر بۆ برا ئەزەیە بە تایبەت پێشکەشە بە تەواو مەجلیسە جوانە کاکە مەزنی معرەز و کاکە بەختیار حوسێن بۆ کاکە چالاک باشا و بۆ کاکە عەلی ئورزی کاکە میرانی معرەز و بۆ کاکە رێم بڵباس کاکە ئەوڕێ بڵباس کاکە ڕۆژگار بڵباس بۆ کاکە مەمەندی حاجی سوارە و بۆ کاکە میلانۆی بڵباس کاکە لازۆی معرەز و مامۆستا ئادەم دووبارە سێبارە بۆ کاکە ڕزگاری زەڕەنگەر بە تایبەت ئومێدوارم ژێ ڕەزامەندی مولایەک بێت بە دەست پەنجەی مامۆستایان و بە کامێرە جوانەکەی کاکە ڕۆمای خۆشەویست ویدیۆ ڕۆما ئومێدوارم ژێ ڕەزامەندی مولایەک بێت تایبەتە بۆ بۆکسا بەختیاری عەزیزە بە تایبەت چاوانە هدەی کە پێکەنین لەسەر لێومە وا دەزانم کە خۆشحاڵم کە پێکەنین لەسەر لێومە وا دەزانم کە خۆشحاڵم ناخم بڕا لە دەری دووشە خۆم دەزانم چەند بێحاڵم ناخم بڕا لە دەری دووشە خۆم دەزانم چەند بێحاڵم بۆ کاکە ڕزگاری عەزیز بۆ کاکە ڕزگاری زەڕەنگەر چاوانە ئەوەزەش تازەی پێشکەشە بۆ کاکە ڕزگار چاوانە کەس لە خەمی کەس تێناگا خەڵکی لە ڕوو کەش دەڕوانن کەس لە خەمی کەس تێناگا خەڵکی لە ڕوو کەش دەڕوانن نازانن کە لە دووری تۆ خۆشیەکانیش بوون بەشانن نازانن کە لە دووری تۆ خۆشیەکانیش بوون بەشانن کە پێکەنین لەسەری لێومە وامەزانن کە خۆشحاڵم کە پێکەنین لەسەری لێومە وامەزانن کە خۆشحاڵم ناخم بڕا لە دەری دووشە خۆمی دەزانم چەند بێحاڵم ناخم بڕا لە دەری دووشە خۆمی دەزانم چەند بێحاڵم لەلای خەڵکی خۆشحاڵ دیارم بەڵام لە ناخەم ڕووخاوم لەلای خەڵکی خۆشحاڵ دیارم بەڵام لە ناخە ڕووخاوم ببینە چۆن عەشقەکەی تۆ کوێری کردووە هەردوو چاوم ببینە چۆن عەشقەکەی تۆ کوێری کردووە هەردوو چاوم کە پێکەنین لەسەر لێومە وامەزانە کە خۆشحاڵم ناخم پڕا لە دەری دووشان خۆم دەزانم چەند بێحاڵم ناخم پڕا لە دەری دووشان خۆم دەزانم چەند بێحاڵم
لبينا وعشقي أودا بناي بوت الخليوة من لبينا وعشقي أودا بناي بوت الخليوة كشي أو بي وفا ميلا بدواي أشقي ترداويلا كشي أو بي وفا ميلا بدواي أشقي ترداويلا كفيكني لسر اليوم ومزانا كخوش حال إنا خمبرا لدر دوجان ومدزان شن بحال إنا خمبرا لدر دوجان ومدزان شن بحال بردو مرخم وجانو إسا شنفرني قراني رابردو مرخم وجانو إسا شنفرني قراني إما قري هرخوت مسقار ميكي إلا دودلي وجاورواني إما قري هرخوت مسقار ميكي إلا دودلي وجاورواني كفيكني لسر اليوم ومزانا كخوش حال إنا خبرا لدري دوجان ومدزان شن بحال إنا خبرا لدري دوجان ومدزان شن بحال دي دوار واتصل كيدا كلو قيني لدلتايا دوار واتصل كيدا لو قيني كان لدلتايا يدوري دوتا برينيكو أزاركي بيكو تايا دوري دوتا برينيكو أزاركي بيكو تايا كبيكني لسر اليوم ومزانا كخوش حال إنا خمبرا لدري دوجا ومدزانا شن بحال إنا خمبرا لدري دوجا ومدزانا شن بحال